کێویەکان دروست دەکات و وا دەکات بە ئەستەم خۆراکیان دەست بکەوێت. ڕێکخراوێکی ژینگەیش داوا لە هاوڵاتیان دەکات خواردن و دانەوێڵە لەسەر شاخ و نەوچە دوورە دەستەکان ئاڕۆ بکەن و پۆلیس و لایەنە پەیوەندیدارەکانیش ڕێگری زیاتر بکەن لە ڕاوکردنی باڵندە و ئاژەڵی کێوی. بارینی بەفر بەتایبەت لە ناوچە شاخاوەکان وا دەکات ئاژەڵ و باڵندە کێوەکان بە زەحمەت خۆراکیان دەست بکەوێت، بەوەشەوە بەشێکیان لەناو دەچن. لە بەرامبەریشدا ڕێکخراوێکی ژینگەی لە بەیاننامەیەکدا داوا لە وڵاتیانیە و ناوچانە دەکات کە بەفریان لێباریوە لە شاخ و شوێنە گونجاوەکاندا خۆراک و دانەوێڵە دابنێن بۆەوەی ئاژەڵ و باڵندە کێوەکان لە مەترسی لە ناوچوون پارێزراو بن. ئێمەش وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان لە ڕاگەیەنراوێکە داوامان لە تەواوی خەڵکی کوردستان و ئەو ناوچانەی کە بەفر گرتوێتیەوە هەوڵ بدەن لە پێناو پاراستنی ئاژەڵ و باڵندە و پەلەوەرەکاندا بتوانن خۆراک و دانەوێڵە لە ناوچە ڕەشەکان یاخود لەسەر بانەکانیان یاخود لەسەر چیاکاندا بنێن لەو پێناوەی کە بتوانرێ و ئاژەڵ و باڵندانە بپارێزرێەوە. ئێمەش وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان بەردەوامە بین لەوەی کە بتوانین ئەو ناوچانی کە بەفری لێباریوە بتوانین بەپێی توانایی خۆمان دانەوێڵە و خۆراک لەو ناوچانەدا بنین لە پێناو پاراستنی و ئاژەڵ و باڵندانە. یەکێک لە هۆکارەکان بۆ جوانبوونی سروشتیەر ناوچەیەک زیادبوونی ئاژەڵ و باڵندەی کێویە. هاوڵاتیانیش ئاژەڵ و باڵندە کێوەکان بۆ سروشتی کوردستان بە گرنگ دەزانن و داواش دەکەن کاری زیاتر بکرێت بۆ پاراستنی ئاژەڵ و باڵندەکان. کۆمەڵێک کەس هاتوونەتە سەر ئەم شاخانە لێرە باڵندەی کێوی لەسەر ئەم شاخانە زۆرە لە کوردستانە. طبعا هەموو ساوانی سروشتیکە لەوانە باڵندەکان ئاژەڵە کێوەکان ئەمە پێویستە پارێزگایران لێ بکەین، پێویستە یارمەتیان دێن بەتابەت لە کاتێکی وا کە سەرما و سۆڵێ و بەفرە ئەوان خواردن دەست ناکەوێت. سروشتی کوردستان بۆ ئەوانەوە جوانە، یعنی هەوڵ نەدەین لە نایان بەرن بۆ ئەوەی سروشتی کوردستان جوان بێت. گرنگی ئاژەڵ لە هەموو وڵاتێکا گرنگی خۆی هەیە. ئاژەڵ و پەلەوەر لە وڵاتی خۆشمانە تا ڕادێک خەڵک بەو ئاسە نەگەیشتە بڵین گرنگی بەو بوارە بدات. هیوادارم داواکارم لە خەڵکی کە گرنگی پێ باڵم کاتێشکە کە بەفر و سەرماسۆڵێکی زۆرەیە گیانداران و پەلەوەرەکان خواردن و شتیان کەم دەستەکەوێت بعد زەحمەت دەستیانەکەوێت. داواکارین لە خەڵک ئەگەر بتوانێت بەپێی هاوکار خۆی بەپێی توانای خۆی کە هاتە سەر شەخسەدانم شوێنانەی کرد لەگەڵ خۆیان دانەوێڵە بێ خواردن هەر شوێنەوێ ڕێ بکات لەسەر و شاخە. ئەوانەیە تاوکو ئێستا وڵاتیان تەناوڵیان دابێ ئاژەڵ و باڵندەی ماڵی لە مەترسی لە ناوچوون بپارێزن. بێگوێدانە گرنگیان بۆ سروشت هەوڵیان نەدابێت ئاژەڵ و باڵندە کێوەکان بپارێزن. ئەمەش لە کاتێکدایە لە کاتی بارینی بەفر بەتایبەت لە ناوچە شاخاوەکان ئاژەڵ و باڵندە کێوەکان بە زەحمەت خۆراکیان بۆ خواردن دەست دەکەوێت، بۆ هۆیشەوە بەشێکیان لەناو دەچن. پاڤێڵ عەبدوڕحمان کێنێن دەربەنی خان. بەڕێزان بۆ قسەکردن لەبارەی پاراستنی ئاژەڵ و باڵندە کێوەکان و گرنگیان بۆ سروشتی کوردستان و دەستخستنی خواردن و دانەوێڵە بۆیان لە